بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێت کاسب کارانی خۆشەویستە و کاتتان باش خوا بازارتان بە ئەم جارە دیسانەوە باسی بابەتی زێر دەکەینەوە. زێر وەک خۆی کە سەیری دەکەی کانزایەکی زەردە، کانزایەکە یەکێکە لە کاڵاکان، بەڵام تەنیا کاریگەری بەسەر خۆیەوە بەجێ ناهێڵێت، بەڵکو زۆر شت هەیە کاریان هەیە لەسەر و کاریگەریان هەیە لەسەر نرخی زێر. نرخی زێڕیش کاریگەری زۆری لەسەر زۆر کاڵاوشتومەشی دیکە هەیە، واتە مەرج نییە تەنیا کەسێک کە بێ لە بازار زێر بکڕێ یان کەسێک زێڕەنگەر بێت بەلایەوە گرنگ بێ ئەرێ زێر بەرزە یاخود نزمە کەی بیکڕین کەی بیفرۆشی نەخێر. ئێستا بزنس و بازرگانی و ئابووری لە ژیان داوای لێ هاتووە بەبێوی ئاگاد لە خۆت بێت نرخی ئالیکی ئاژەڵ کاریگەری لەسەر زۆر شتی دیکە دروست کردووە، لەولاوە زۆر شتەیە کاریگەری لەسەر نرخی ئالیک دروستەکات. جا بۆچی نرخی ئالیکم بنمونە بۆیانانەوە کو شتێکە زۆر جار ئەسان بە بیر و هزرمانە ناچێت. ئەم بابەتە زۆر زۆر گرنگە. نرخی زەر لە یەک دوو ڕۆژی ڕابردووە دابەزینەیەکی ئێجگار بەرچاوی تۆمار کرد. هۆکاری داوەزینەکەی چییە؟ باس لەوە کەن بانکی ناوەندی چین بۆ ماوەیەکی کاتی کڕینی زێڕی ڕاگرتووە. ئایا چین ئەو وڵاتەیە کە بەتەنیا کاریگەری لەسەر نرخی زێر دروستکە؟ ئەی ئەمریکا چییە؟ بانکە ناوەندەکانی دیکە چین؟ کۆمپانیەکان چین؟ هەندستان لە شوایەکە هەندستانژێکە لە وڵاتانی زۆرترین زێڕەکەی لە خشڵ و باڵی ڕازانەوە بەکارێنەیەکێکە لە گەوتین کڕیارەکان و بەکارهێنەرەکانی زێر. بابەتی ماینین و بەرهەمێنانی زێر لە کانە زێڕەکانە ئەگەر لە کانێکە زێر زیاتر بەرهەم بێنێت کاریگەریەکی ئەمانە زۆر بابەتی گرنگن. من مەراقمە لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد دکتۆر تریدەر گفتوگۆی لەگەڵدا بکەم. دکتۆر زۆر سپاس دەکەم لە ڕێگەی زوومەوە لەگەڵ مای لە دووبەی، یەکێکی لێکێکی لەو شوێنانی کە پایتەختی بازرگانی زێڕن. ئەمەوێت سەرەتا بەلۆی باسی نرخی زێڕم بۆ بکەی، ئەمێ باسی ڕۆڵی دووبەیم بۆ بکەی بۆ ئیمارات بەگشتی لە بازرگانیکردن بە زێڕە. ئەو قووەتە زۆرە چییە کە ئیمارات هەیەی لەو بابەتەیە دکتۆر؟ سلااو ڕێزمە بۆ کاکشێخ. دووبەی بەهۆی پەیوەندێکی نزیکەوە لەگەڵ هیندستان و لەگەڵ وڵاتانی دەرەوەش، بەڵام بەتایبەت هیندستان توانیوێتی لە زۆر بواردا بەتایبەت لە بواری زێردا بتوانێت ئێستاکانێت لە مەنتیقەدا قسێکی زۆری هەبێ بۆ کوتن و ئەو متمانە زۆرەی کە بانکەکانی دووبەی لە لای خەڵکەوە بەدەستیان هێناوە توانێتی ببێتە هۆکاری وەی کە پارەیەکی زۆر بێتە ئەو شوێنانە و بتوانێت لە خەزێنەکانی بانکە ناوەندەکانی ئێرە و کڕینی زێر بەکار بێت و هەروەها بازاری زێری بەگشتی ئیمارات و بەتایبەت لە دووبەی بتوانێت گەشە پێبداوە ئەو هۆکارە متمانەیەی کە لە لای خەڵکی دروستی کردووە ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت و دەبینین کە دووبەی لە بوارەیدا پێشکەوتوو دەبێت. ئێستاکانە زۆربەی وڵاتانی دراوسێ هاوردەکردنی زێر لە دووبەی ڕاهاوردەکەن ئەوەی بۆ خۆی کاڵێکی زۆر زۆر ئەرێنیە بۆ وڵاتی ئیمارات. باڵێ باشە، بەڵام وڵاتانی کەندا و بەگشتی ئەگەر لە ڕووی هاتوچۆی فڕۆکەوانی و تەماشاکەین پێگەی جیۆپۆلۆتیکیەکەی یان هەڵکەوتە جیۆگرافیەکەی واڵکەوتۆ بۆ بە هەبێک لە بینی ڕۆژهەڵات و ڕۆژاوایە. ئەمە لە ڕووی جوگرافیەوە وایە، بەڵام لە ڕووی بزنسەوە بەتایبەت لە ڕووی زێڕەوە بۆچی بەسەلەن دووبەی بووە بە هەبێک بووە بە ناوەندێک؟ دکتۆر ئێستا وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق یان لەگەڵ تورکیا زۆر هاوردە و هەناردەی زێڕەکەین کە ئەوەش پردێک و بەردەبازێکە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و تورکیا وەکو ئەوروپا یان لەگەڵ ئیماراتە. هەڵکەوتی جیۆگرافیەکەی دەوری هەیە لەوەی کە خەڵکی زۆر بازرگانی لەگەڵ دووبەیە بکەن بۆ زێر. هەم هەڵکەوتە جغرافیاکەی دەتوانێت کاریگەری هەبێ، هەم ئەوەی کە نرخەکان جیاوازەوە، هەم ئەوەی کە کوالتی زێر و شێوازی دەستکەوتنی زێر لێرە و ئەو متمانەی کە خەڵک دەتوانێت لێرە زێرەکان بکرەوە دەستی بێنێ و ئەو کەسانێکە تعاملیان لەگەڵ دەکەن کەسانێکی بەهێزن دەتوانێت کاریگەری زۆر زۆری هەبێت لەسەر ئەو شێوازە ئابووری کە ئێستا خەڵک ڕووی لە دووبەی کردو زیاتر بۆ کڕینی زێر. باڵێ دکتۆر، ئێستا کە باسی نرخی گەرمەکەین ئەبێ سەیری پێنوێنی بۆرسەی شیکاگۆ بکەین، کە باسی خوری ئەەکەین ئەبێت تەماشای بازارەکانی ئوسترالیا بکەین.
یعنی هەندێک بازار هەیە تایبەتمەندێتیان هەیە باسی نەوتەکەین برنت و تەکساس و خاوی عومان و بەسڕە و ئەمانەمان هەیە زێر بازارێکی دیاریکراو هەیە یەک دوو بازار هەیە لە جیهانە کە بە تەواوەتی وەکو قیبلەی زێر تەماشای بکەینیان ئەوە کاڵایەکی تەواو جیهانیە هەمووی خۆی بە خاوەنی ئەزانێ لە دیاریکردنی نرخی زێردا ئەگەر سرنجتان داوێتێ ئەمن جاری پێشووتر کە لەگەڵەوە چاپێکوتنەوە بوو کتم قەپاتکردنی نرخی زێر لە هەر شوێنێکی بێهۆکار نییە لەکوێ قەپات دەکرێت آخر سێشنێکی کە ئێمە مامەڵی تێدا دەکەین و دەبین لە ڕۆژدا سێشنەکانی نیویۆرکن کرانەوەی نرخ لە بیدایەتی سێشنی نیویۆرک و لە کۆتایی سێشنی نیویۆرک دەتوانێت دقیقترین نرخی زێر بداتە ئێمە و بتوانین یارمەتیمان بدا بۆی کە بزانین لە ئایندەدا نرخی زێریش بەرەو کوێ ئەگەری هەیە زیاتر بڕوە ئەو دوو ئاماژەیەمان دەتوانێت بداتێ بۆیە زۆر گرینگە ئێمە بتوانین لە نیویۆرکدا شیکارەکانمان بکەینەوە بۆ چوونەکانمان ڕابگەێنین نیویۆرک گرنگترین مارکێتە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین تێدا بزانین ئایا زێر دەتوانێت لە ئایندەدا بە چ ئاراستەیەکی بڕۆ زۆر باشە بەڵام ئێستا ئێمە دوێنێ شایەتی دابەزینێکی زۆری نرخی زێر بووین هۆکارەکەی گوتیان لەبەرەوەی بانکی ناوەندی چین و حکومەتی چین باڵین چین کڕینی زێری ڕاگرتووە پێشتر چین چەندێک زێڕی دەکڕی ئەگەر نیویۆرک ئەو بازاڕە بێ کە ئێمە بۆ داخستنیش و بۆ کردنەوەش سەیری بکەین ڕۆڵی چین لێرەدا لە کوێیە کاکشێک لە بەناوی پێشدا باسی شتێکم کرد چین ویستی بەکڕینی زێڕێکی زۆر لە بانکە ناوەندەکانی خۆیدا بیهەوێت دژایەتی دۆلار بکارە و شتێکە لە بریکسدا باسمان کرد بەڵام کێشێکی زۆر گەورە دروست بوو کە تهدیدەکانی خۆی زیاتر کرد لەسەر تایوان لەسەر فلیپین خەڵکەکەی هاتن زۆربەی خەڵکەکانی وە دەوڵەمەندەکانی سەرمایەدارەکانی پارەکانی خۆیان لە بانکەکان ڕاکێشە و هەموو بردیان بۆ لای زێر خەریک بوو ئیفلاس بوونێک دروست دەبوو کە حکوومەتی چین تووشی کێشێکی زۆر گەورە بکە لەلایەکەوە دەویست زێر بکرێت بۆی کە پشتیوانەی ئابووری پارەکەی زیاد بکات و لەو لای بڵێ من دۆلاری وەلادەنێم لەو لای خەریک بوو بەو ئیشەی خۆی لە ناو دەبرد و خەڵکیش ئەوەندە ترسا بوو کە بۆ لای زیاتر چوو لە مەجبوریان ئەو ئیشەی کرد و بە بڕوای من لە کۆتاییدا ئێستاکانێت لەسەر دوو ڕێگا کە هەردوو ڕێگا خراپە ئەگەر بێنێ ئەو شتەی دووبارە بکاتەوە بڵێ خەڵک ئاسایی ئێستا دەتوانێت زێر بکرێتەوە خەڵک دوو قاتی پێشتر دەکرێت و ئەگەر بڵێ ئاساینە دیارە وەزعەکە بەرەو شەڕێک دەڕواکە چاوەڕوان کراوە لەگەڵ تایوان یا لەگەڵ فلیپین بۆیە ئەو کاتیش خەڵک بە نهێنی ڕوو دەکاتە زۆر شتی تر بۆ نمونەوەکو سیلڤەر و ئەوانە کە نرخی ئەوان زۆر پام دەوێت ینی چین لە هەر حاڵەتێکیدا بەرەو ڕووی دارمانێکی ئابووری سەخت دەڕوا کە بە بڕوای من کۆنتترۆل ناکرێت بۆچی توا دکتۆر حەزەکەم زیاتر ئەوە ڕوونکەیتەوە ئەم قسەی جەنابتەیکەی تۆزێک جەنگی ساردی یەکێتی سۆڤێت و ئەمریکان بیرەخاتەوە کە چۆن پارێکی زۆریان لە ژێرەوە خەرج کرد دواتر یەکێتی سۆڤێت تحملی ئەمریکایی نەکرد هەست دەکەم جەنابەت ئەم قسەی کەیکەی زۆر لەوە ئەچێت چین ئەوە تێگەیشتم بەشی لای ڕاستی هاوکێشەکە تێگەیشتم کە شەڕی دۆلار بە زێڕەکات ئەویست زێڕێکی زۆر بکڕێ لەکوێ چین کێشەی بۆ دروست بووە کە هەست دەکات لە کڕینی زێڕ بوەستێت کێشەکە لەکوێیە بیزەبەت ینی کاکشێخ ئێمە خەڵک بانکەکانی وڵاتێکی بە پارەکانی خەڵکی کە لەوێدان زیاتر ئیش دەکەن و پێی دەوڵەمەندە دەنا بانکەکان بخواین سەرمایەکی زۆر تایبەتیان لە بیدایەتەوە نییە ڕاست یانەگەر خەڵک نەبن بانکەکان ئیفلاس دەکەن ڕاست خەڵک ئەو ماوەیەی ترسا لەو تهدیدانەی کە چین بەرامبەر تایوان دەیکا چونەگەر شەڕەکە دەست پێکرابە ئەمریکاش دێمیش دێمە ناو شەڕەکەی ژاپۆن کوتێمیش دێمە ناو شەڕەکەی یارمەتی تایوان دەدەم هەموو وڵاتەکان ئەوروپا پشتگیری تایوانی کرد سەر بەخۆی تایوانی کرد بۆیە خەڵکەکە ترسان پارەکانیان لە بانکەکان دەردێنا و دەیانبرد بۆ لای کڕینی زێر بۆ لای کڕینی سیلڤەر بۆ لای کڕینی کۆپەر پاودەر بۆیە نرخی ئەوانەش زۆر بەرز بۆ ئێمە ڕاستە دەڵێن زێر بەڵام لەوڵای تەماشا بکەن سیلڤەر بزانن چی داهاتۆ چارتەکەی یعنی ئەگەر ئێوە ماوەیەک لەوە پێش سیلڤەرتان کردبا ڕەنگە دەقاتی زێرتان قازانج کردبا مەبەستم چییە مارکێتەکانی کامەدوێتەکان بە گشتی خەریک بوو زۆر پامپێکی زۆر دەکرا لەبەرەوەی کە
خەڵکی جیهان و بەتایبەت چینیش کە دانیشتوانێکی زۆری هەیە ڕویان دەکردە ئەو شێوازە ڕاگررتنی پارەیە یا پشتیوانی داهاتی خۆیان دەکردە ئەو کاملوتیانە بۆی کە بەو شێوەی پارەکانیان ڕاگرن چون دەیانزانی بەهای پارەی چین خەریکە دادەوەزێ ئەو یەک لایەنەکان لایەنی دووەمەوەیە ئەمریکا بەو زەختەی کە لە چینی کرد بۆ نمونە چی کرد گوتی ئەمن گومرگی لەسەر ئەشیای چینی لە هەندێکان 100 زیاد کرد ئەو کێشە بوو هاوردەکردن لە چین زۆر کەم کراوە لە زۆر کاڵادا ئەوە لایەکی دیکە لە لایەکی دیکە بەو زەختانێکە لە چین کرا بۆ کێشانێکە بۆی دروست کرد کۆمپانیەکانی ئەمریکی بۆیان دروست کرد حەقدەستی ئەو کەسانی کە ئیش دەکەن لە کۆمپانیاکان و لە معاملەکان لە چین وردە زۆر گران بوو یعنی بۆ نمونەیە ساعتی لە $3 لە پڕ بوو $8 چون پارەکە وردە بێبەها دەبوو ئەوانش مەجبور بوون حەقدەستەکان زیاترکەن لە ماوەی چەندێکدا و گۆڕانکاریە ڕوویدا لە کرێی کارە دکتۆر تقریبا دەتوانین بڵێن لە 2-3 مانگیدا زۆر بەرچاو بوو ئەو گۆڕانکاریانە دوای هەر ئەوە فێڵێک بوو کە غەرب چی کرد هات زۆربەی کۆمپانیاکانی گوتی تا ساڵی 2030 لە چین دەگوازمەوە بۆ هیند چون ئەگەر لە ئێستاکانە لە چین $8 مابەست بدات بە حەقدەست بۆ هەر ساعتێکیشکردن لە هیند $1.2 دەدات بۆیە ینی هەر قاتی فەرقە دروستکردنی شتێکی لە چین لەگەڵ هیندستان هەم هیندستانی هان دەدات وەکو وڵاتێکی کە ئەویش زلهێزە ئەویش چەکینەوەی هەیە ئەویش دانیشتوانەکەی زۆرە جیرانی چینە وەکو ینی متمانەیەکی خۆی غەرب چینی لە بەرامبەر هیندی لە بەرامبەر چیندا ڕاگرتووە خەریکە هیندیش زۆر بە قووەت دەکات تەنانەت دەمە دوێنێ هەواڵێکی زۆر سەیرمان بیست کەویستیان ئەمریکای دژی هیندستان هان بدەن گوتیان هیندستان خەریکە سیلاح دەفرۆشێت بە رووسیا بەنهێنی هیندستان ڕایگەاند کە نەخێر ئێمە بە ئاشکرا دەفرۆشین و پێش فرۆشتنەکان هەموو جارش بە ئەمریکامان گوتووە ئەمریکا گوتیامە هیچ کێشەم نیە پێی بفرۆشە ئەوانە هەموو سیگناڵی زۆر تایبەتن لەسەر هیندستان کێمە دەبێت بزانین هیندستان بۆتە برادێکی زۆر نزیکی غەرب و خەریکن سەرمایەکی زۆر غەرب دێنێتە ناو هیندستان بۆی کە لەوەی بەدواوە ئێمە لە جات ئەوی کە لەسەر ئەشیاکانمان مێدین چاینا ببینین مێدین هیندستانی دەبینین و شتەکان هەموو شیفت دەکرێت بۆ لای هیندستان و ئابووری هیندستان لە 5 ساڵی داهاتوودا بە بڕوای من دەبێتە دووەم ئابووری دکتۆر هەر بین مناسبە چین وەکو مارەکەی شێخۆمەری لێ هاتووە خەریکە یاتەوە بەخۆیەوە مەسەڵەن ئەمریکا ئەوروپا ترسیان نییە لە کوردەواری ئاڵێت کەڵە شێرمان گەورە کرد دەنوشی لێگرتین هندستان گەورەکەن و دوایی دەنوک لە خۆیان بگرێتەوە یعنی چینێکی دیکە بۆ خۆیان زەق بکەنەوە چون هندستان پۆتەنشاڵێتی و لێهاتووی زۆری تایە بۆی زوو بچێتە پێشەوە یعنی بەڵێ زۆر ڕاستە پێشکەوتنی ئابووری لە هیندستان زۆر بەرچاوە ینی ئەو ماوەیە ئەگەر تەماشا بکەین ئەو 2-3 ساڵی ڕابردوو هیندستان بە خێرایەکی سەرسوورهێنەر خەریکە لە بواری ئابووریدا پێش دەکەوێت بەڵام غەرب یەک شتی لە بەرچاوە هیندستان لەلایەکەوە دەگەڵ پاکستان جیرانە و کێشەی هەیە لەلایەکی دەگەڵ چین جیرانە و کێشەی هەیە لەلایەکی دەگەڵ ئێران جیرانە و کێشەی هەیە یعنی وایان کردووە مەجبور بێت هەتایە لایەنێک هەڵبژێرێت یان شەرق یان غەرب کە بە هیچ شێوازێکی لەگەڵ شەرق نەیتوانەوە ڕێک بکەوی هیندستان و هەموو کاتێکی لە هەنگری غەربی کردووە لە هەندێک هەڵوێستا کە دەبینی هەڵوەستەکانی بێلایەنەویش بە هاوکاری غەرب ئەو شتانە تەوافق کراوە پێوتی بۆیە هیندستان خەریکە ئەو پێگەی خۆی ڕادەگرێ و دەزانێت هاوکاری دەگەڵ غەرب تا ئێستاکانی چەندە بۆی باش بووە و دەزانێت دەستلەوان بەر بدا کێشەکانی چین و رووسیای بینیوە یان هەندێک وڵاتی تر بۆیە ئەو ئیشە بە بڕۆی من باشە دکتۆر هەر بالمناسبە باسی زیوت کرد من لە ساڵی 2020 و کۆتاکانی 2020 بەدواوە بەتایبەت لە سەردەمی کۆرۆنایە قسەیەکم بەردەوام گوێ لێ بێ کە هانی خەڵکە درێت و بەرهێنان لە زیوا بکەن بە پارەیەکی کەمتر ئەو قازانجەی کە لە زیوا بەدەستێنن زۆر زیاترە لەو پارەی ئەو قازانجی کە لە زێڕایە ینی زۆر جار مامەڵەکردن بە زیو چەند قاتی خۆی قازانج و دەساتی هەبووە
ڕاوێژت چییە بۆ خەڵک پێت وایە ئەوانەی کە دەرەقەتی زێر نایەن ئەتوانن بە زی و قازانجێکی زیاتر بەدەست بێنن بە دەستمایەکی کەمتر؟ ئەمن شتێکتان پێ بڵم زی و هێشتاکانێ ئەو بەرزبوونەوەی خۆی نەکردووە ئێوە ئەگەر بچنە ناو ناخیشتەکان زێریان بۆ ئێمە کردوتە واجەیەکی زۆر گەورە دەنا ئێستاکانێت باشتێکی زۆر سێرتان پێ بڵم کە ڕەنگە لە هیچ شوێنێکی باس نەکراوێت هەندێک موشەکی نوێ خەریکە چا دەکرێت هەندێک چەکی نوێ خەریکە چا دەکرێت بۆ نمونە بەشێکیان کە هایپەرسۆنیکەکانن کە خێرایەکی زۆر زۆر سوورهێنەریان هەیە و دقەتێکی زۆر زۆر باشیان هەیە بۆ باسیەوەی دەکەم ئەوانە دەبێت لە سیلڤێری بەکاربێنن بۆ دروستکردنی ئەوانە و سیلڤێرێکی زۆریش دەبێت بەکاربێنن هەموو چاوەکان ئێستاکانێت لەو مادەکانزایەیە بۆیە بە بڕوای من ئەگەرێکی پامپی زۆر زۆر زیاتری هەیە لە زێر لە مێژە خەریکە هەر بەرە و سەرێ دەڕوا و ئەو شتەمان بینیەوە بەڵام ئەگەر تەماشا بکەن لە سیلڤێریدا هیچ بەرزبوونەوەیەکی زۆری کردو بەڵام ئەو شتە نییە کە دەبوو هەبایە لە چاو ئەو شتێکە ئەو گرنگی کە هەیەی بە بڕوای من ئەگەر بزانین چۆن بکڕین و لەکوێ بکڕین سیلڤەر دەتوانێت پاشەکەوتێکی زۆر زۆر باشتر بێ لە زێر ینی دکتۆر جەنابەت پێت وایە هۆکاری سەرەکی لە بەرزبوونەوەی نرخی زی و یان زێر بەکارهێنانێتی لە پیشەسازیە یان سیاسەتی نەختینەیی و بانکەکانیش ڕۆڵیانەیە بۆ نمونە من تێگەم لە زۆر پیشەسازیە زێر بەکارهێنرێ هەر لە مەشینەی فڕۆکەوە بۆ زۆر لە چیپی ئەلکترۆنی و لە زۆر شتا بەکارهێنرێت بەهەرحاڵ ینی فاکتەری سەرەکی چیەکەوا کات زیوی تیا بەکار بێنرێت جگە لە پیشەسازی وا بکا کە زی و نرخەکەی بەرز بێتەوە چی هۆکارێکی دیکە هەیە؟ بەڵێ ئێمە لە جیهاندا لە جیهانی ئابووریدا دەڵێن نرخی شتێکی بەپێی بەکارهێنانەکەی لە جیهاندا دیاری دەکرد ینی شتێک ئەگەر زۆر بەکار بێت نرخەکەی زۆر گرانتر دەبێت گرنگتر دەبێت ئەو شتە جا بۆیە ئەگەر ئێمە تەماشا بکەین بەڵێ زێڕی شەروایە بەڵام مەبەستم وەیە زێر ئەو بەرزبوونەوە گەورەی کە دەبوو کردبای کردوێتی ئەمە لە ترێدکردندا لە ئیشکردن لە مامەڵەدا هەمشە یەکشتی دەڵێن ریسک بە ڕیواردی ئەو مامەڵەی چەندە یعنی ئەگەر ئێوە پارەکەتان لە زێر ڕەنگە 4 قازانج بکەن لە زیودا ئەگەر هەر ئەو مامەڵەی بکەن ڕەنگە 140 قازانج بکەن بۆ چون هێشتا ئەو بەرزبوونەوەی کە دەبێت بیکا بەپێی ئەو بەکارهێنانی کە هەیەی لە جیهاندا نەیکردووە هەم لە بواری ئێستاکانێت لە بواری شەڕدا لە زۆر دروستکردنی ئەنواعی تیارە و ڕادار و بۆمب و موشەکاندا بەکاردێنرێ هەم لە بواری پزیشکیشەوە زۆر زۆر بەکاردێنرێ هەم لە بواری بیناسا با ئەم پرسیارەش هەر لێ بکەم لەسەر زی و دکتۆری جاچینە سەر بابەتی زێر پرسایی دیکەم زۆر ماوە حەزم گفتوگۆی بکەین پەیوەندی زێر و دۆلار بۆ نمونە زۆر کات هەموو جارێک نا بەڵام زۆر کات پەیوەندێکی پێچەوانەیە پەیوەندی زی و لەگەڵ زێڕا چۆنە لە دۆخێکی وەکو ئێستایە کە زێردابەزێ خواست لەسەر زی و زیا ئەکات یان وەکو چۆن بۆ منە بیتکۆین کاتێک کە دابەزێت زۆربەی دراوە زۆربەی کریپتۆکان بۆ لای خوا دابەزێن وەکو پولی دۆمینە بە دوای دادێن ئەو پەیوەندیە لە نێوان زێڕ و زیوی شەهر وایە؟ نا دەتوانێت زۆر جار زێردا دەبەزێ بەڵام زی و بەرز دەبێتەوە ئەو پەیوەندێکی ڕاستەوخۆیان نییە مەگەر بەگشتی هەواڵێک بێت بۆ مارکێت نەرێنی بێنی هەموو مارکێت بێت ئێستا ئەوەی کە تەماشا بکەن چین کوتی کڕینی زێر ڕدەگرم بەڵام زیویش دابەزیوە بەگشتی ئەو هەواڵی کە لە پڕا پارەیەکی زۆر لە مارکێت خەریکە دێتە دەرێ ئەوە نێرێنیە بۆ مارکێت ئەوە فەرقی نییە زیوە زێرە هەشتێکە یۆرۆ دابەزی پاوند دابەزی هەموو دابەزی بەڵام بۆ دۆلار بەرز بووە ئەو کەسەی کە ترێدێرە و ئابووری ناسا دەزانێت ئەگەر ئەمە لە خۆمان دەپرسین قەیدی ناکە زێر دابەزی زی و دابەزی ئەی یۆرۆ و پاوند بۆ دابەزی بەڵام دۆلار بۆ بەرز بووە جا بیسەرانی بەڕێز کاسبکارانی خۆشەویست دکتۆر کاتێککە باسی پاراکە لە بازار دێتە دەرەوە شتێکی گرنگ باسەکات شتێکی پێێتە سمارت مانی پارە زیرەکەکان ئەو پارانی کە بە قەبارەی گەورە دەتوانن بە 100 ملیار دۆلار هەڵبەز و دابەز لە بانکەکان و بازارەکانە بکەن مەبەستی لەوەیە کە
حوتە گەورەکانن ئیدی مامەڵی ملیۆنان دۆلاری هەروێ بە ژێردەسوپیەوە هەر دیار نامێنێ زۆر کاڵ و کرش دەرەکەوێت. دکتۆر جگە لە بابەتی چین و ڕۆڵی چین هیچ هۆکارێکی دیکەی سەرەکی هەیە پەیوەندی بەم دابەزینەی نرخی زێڕەوە هەبوو بێت داتاکانی کەرتی کاری ئەمریکا جیاواز بوو لە پێشبینیەکان خەلێکی کاری زۆرتر ڕەخسێنراوە ئەمە مانای وایە خەڵک زیاتر پارەیان بەدەستەوەیە کە خەڵک پارەی زیاتر بەدەستەوە بوو کەواتە پارە زیاتر خەرجەکەن کەواتە ئەگەری هەڵاوسان و ئینفلیشن زیاترە ڕەنگە قۆناغێک درەنگتر بانکی ناوەندی ئەمریکا بێوێت سوودی بانکی دابەزێنێت. بەڵام قسەیەکەیە کە بانکی ناوەندی ئەمریکا هەر بێوێت لە کۆبوونەوەی داهاتوویە دەستکاری سوودی بانشی بکات کە دای بەزێنە بە تایبەت یەک دوو سیگناڵی پێگەشتووە لە بانکی ناوەندی ئەوروپا و بانکی ناوەندی کەنەداوە کە دەستکاری سوی بانشیان کرد. ئەمە غیرەتێک نایەتە بەر بانکی ناوەندی ئەمریکا کە ئەم هەنگاوێک بنێکە بووە 6 مانگ لەمەوە پێشبینایە دەستکاری سوودی بانشی بکات. تۆ ڕەت چییە دکتۆر؟ بە بڕوای من هەندێک داتا خەریکن لە مارکێت ینی زۆر بە سەیری دەردەکەون. ئێمە لەولای ئەنیمپلۆیمنت کلەیممان هەبوو کە زیادی کردووە بیمەی بێکاری زیادی کردووە ینی بێکارەکانی کە داوای بیمەی بێکاری دەکەن لە ئەمریکا و لە ئیشەکانیان بە هەر هۆکارێکی دەرکراون کە بخوان نەبوونەتە سەبەب زیادی کردووە. لەولای دەبینین کە دەڵێن ینی نرخی ئیش باش بۆ خەڵک لەولای ئیشی زیاتری کردووە و داهاتیان زیاتر بوو. ینی هەندێک شتە خەریکە دەچێتە بوارێکی کە دەبێت زۆر پسپۆرانە بڕوانینە هەندێک شتی. بۆ نمونە ئەمریکا لەلایەکەوە ئەمە هەموو ڕۆژێ داتاکان کە چێک دەکەین قەرزەکانی ناوخۆی ئەمریکایی خەریکە زۆر زیاد دەکەوە ئەوە زۆر نەرێنیە. ئەگەر لەو لای قەرزەکان خەریکن ئاوا زیاد دەکەن لەولاش بیمەی بێکاری زیادی کردووە چۆن ئابووری خەریکە بەرەو پێش دەچێت لە وڵاتی ئەو بخۆ جێگایەکی پرسیارە یان خەریکن ئەو شەڕێک کە باسمان کرد خەریکی ئەو شەڕان و ئەو داتانە بەمە دەڵێ ڕەنگە هەندێک شت دەستکاری بکرێت لەبەر ئەو شەڕی کە لە نێوانیاندا دروست بوو. بەڵام ئەگەر ئێمە تەمەشا بکەین ئەو ماوەیەی زێر بەتایبەت لە بەرامبەر دۆلاردا زێر هەموو جارێکی بە پێچەوانەی هەواڵەکان چووە ینی هەواڵەکان خراپ بوون بۆ دۆلار زێر دابەزیوە هاوارەکان باش بوون بۆ دۆلار زێر بەرز بۆ تۆ. ئەوە لە چ کاتێکیدا ئەوە ڕوودەدا کاکشێک ئەمە دەڵێن لە مارکێت هیچ کات بەرەو سەرێ نییە دائیمەن و دائیمەن بەرەو خوارێ نییە. یعنی ئەمە ناڵین مەسەن جاری پێشش لە بەرنامەکە جناب من نرخەکەم کو 2444 زۆر کەس دەیگوت زۆر بەرزتر دەڕوا جێپیمەکان دەیگوت 2700. بەڵام ئەمە دەبێت شتی بزانین مارکێت هەمیشە بۆ سەریان هەمیشە بۆ خوارێ نییە. ئێمە دەبێت تەنیا یەک شتی بزانین ئەوەی کە لە چۆ چەندە ڕیسک دەکەین و چۆن ڕیسک دەکەین تەنیا بۆ ئەو هەواڵانەی کە هاتن دژی ینی وا لێک دەدرێتەوە کە باش بۆ دۆلار ڕەنگە هەمووی سڕبوونێکی کاتی بێ بە بڕوای من. فدرال ڕزێرڤ ئەگەر سووی بانکی بەرز کاتەوە هەر خراپە لەبەرەوەی کە ئێمە دەڵێن کاتێکی ئینترست ریت زیاد دەکرێت بۆچی زیاد دەکرێت بۆی کە پارەی کەش لە ناو مارکێتدا نەمێنێتەوە هەڵاوسان کۆنتترۆل بکرێت. دەی لەو لای ئەگەر پارەی کەش لە ناو مارکێتدا نەمێنێت چ دەبێت ئیشی نوێ دروست نابێت متبوون دروست بێت ڕسیشن ڕەنگە دروست بێت بە جۆرێک لە جۆرەکان ڕاستە متبوون ڕکودی بازار لەلای بە ئیشی دروست دەبێت ئەو جا کێشەکە بۆ خۆی لێستا کێشەی بە ئیشیمانێ لە ئەمریکای بۆیە ینی فدرال ڕزێرڤ هەموو جارێ قسەکانی ینی وایە نە دەڵە بەرزی دەکەین و نەدەڵە بەرزی ناکەین و بخواان ماونەتەوە جارێ و بڕیاریان نەداوە چون دەبێت لەلایەکەوە هەم هەڵاوسان کۆنتترۆلکەن هەم لەلایەکی و بە ئیشی کۆنتترۆل بکەن لەو نێوەیدا ماوەتەوە بۆیە ینی جەنابەت پێت وایە ئەو گۆڕانکاری کە لە نرخی زێڕە ڕوویدا لە ڕۆژی هەینی بە تایبەت ئەگەر بکەین بە ڕێژەی سەدی لە سەدا چەندی پەیوەندی بە حکوومەتی چینەوە هەبوو لە سەدا چەندی پەیوەندی بە داتاکانی ئەمریکاوە هەوە کوێی تر ڕۆڵیان هەیە لە دیاریکردنی نرخی زێر ئەم نرخە زێڕەی ئێستە مەبەستە نەک بە گشتی ئەم نرخی کە ئێستا زێر تۆماری کردووە ئەگەر جەنابەت پایچارتێک دروستکەی
ئەم پای چارتە لە 100 خاڵ پێکات بێ چەند دەدەی بە چین چەند دەدەی بە بانکی ناوەندی و سیاسەتی نەختینەی ئەمریکا و فیدرال ریزرڤ چەند دەدەی بە سیاسەتی بانکی ناوەندی ئوسترالی و کەنەدی و نیوزیلندی و ئەوروپا و کەنەد ئەو وڵاتانی دیکەمێت نازانم بە نزیکەی ینی نامێت لە تاقیکردنەوە بچێت لە ئیمتیحان بچێ بەڵام شتێکم پێ بڵێکە بەڵێ بە بڕوای من ئەگەر هەواڵەکانی ئەمریکای 120 کاریگەریان هەبوو بێت هەواڵەکانی چین 130 کاریگەریان هەبوو لە مارکێت ئەدی پەنجاکەی تر دەمهێ شتێکتان پێ بڵم کە قەت نەمدیەوە باس بکرێت لە میدیاکانی خۆمان ئەویش ئەوەیە تەسفیەکردنی هەندێک مامەڵە دەبێتە هۆکاری بەرزوو نزمی شتێکی یعنی چی؟ یعنی منێکی کە بە $1 میلیارد زێر دەبینی مامەڵە دەکەم کاتێک دەبینم دەتوانم هەرزانتر زێر بکڕم ئیدی زێرەکانم لەو سەرەی ڕناگرم کاتێک دەبینم چین ئەو بڕیارەی داوە ئەمیش دێنم زێرەکانی خۆم لە قازانجێکی زۆر باشدا دەفرۆشم چاوەڕێ دەکەم کە دابەزینێکی زۆر دەکات لە خوارە دەکڕمەوە جوانە ینی ئەگەیتە قۆناغی ینی ئێس ئەمیکە هۆکار بووە قۆناغی تیک پرۆفیت بەدەستێنانی قازانجا ینی هەستەکەی زۆربەی خەڵک بەوە گەشتون زۆر ڕاستە زۆربەی کۆمپانیا و بانکەکانی کە ئەو ئیشیان کردووە ینی زێڕیان کڕیوە لە خواتر زۆربەی مامەڵەکانی خۆیان لەسەر لە قازان تەپات کردو بۆی کە لە نرخێکی خواتر بیکڕن بۆیە دوێنێ ئێمە لە لایڤێکیدا کە زێر هێشتا لە 2326 بوو گوتم دابەزینەکان هێشتا ماوە بەڵام ئەو بەو مانای کە زێر هەرزان دەبێت بەو مانایە کە دێتە ئەو شوێنەی کە زۆرترین کڕیار داخل بکە و ئیشی خۆی باشەکەواتە مادام باسی لایڤی خۆتت کرد و باسی کڕین و فرۆشتنە کرد دکتۆر پێم بڵێ ئێستا کاتی کڕینە کاتی فرۆشتنە کاتی دان بە خۆداگرتنە کاتی چییە لە کوێ بکڕین لە کوێ بفرۆشین لە کوێ دان بە خۆمانە بگرین توختی نەکەوین بەکڕین بە فرۆشتن زەحمەت نەبێ ئەگەر ئێمە تەماشای چارت بکەین بمان هەوێ دوو حاڵەتی کڕینمان هەیە یەکێک لە کڕینەکانی وەکو ترێدکردنە یەکیش لە کڕینەکان بۆ شێوازی پاشەکەوت ئەگەر بە شێوازی پاشەکەوت تەماشا بکەین ئەو شوێنێکە ئێستا لێتی شوێنێکی باشە بۆی کە ئێمە یەک پلە زێر لێرە بکڕین بەڵام ئەگەر وەکو ترێدکردن ئێمە باسی بکەین 2282 هەتاکوونە 2278 دەتوانێت شوێنێک بێت کە لە یەکەم حاڵەتدا کە دەگاتە ئێمە لەوێ قازانجێکی لێ بکەین لە کڕینی زێرەکەمان وەگەر هاتە خواردتر 2272 تا 2268 دەتوانێت شوێنی دواترمان بێت بۆی کە ئێمە بتوانین لێ مامەڵێکی بکەین و لەوێش دووارە قازانجێکمان دەست بکەین بەڵام بە بڕوای زێر دانە بەزیوە هەندێک تەسفیە کراوە بۆی کە بێتە نرخێکی کە ڕاڵی خۆی بەرەو سەرتر بڕوە یعنی جەنابەت پێت وایە ئەمە جوڵەی خۆ ڕاستکردنەوەیە غلۆربوونەوە نییە هەتوێ وا بڵێ دکتۆر بە بڕوای من بەڵێ لەبەرەوەی کە هیچ شتێک لە دنیا سەقامگیر نییە و ئێمە دەڵێن زێر ئاسانترین شتە بۆی کە پاشەکەوت بکرێەوە هەموو کەس زێڕی بیستوە زۆر بەناوبانگە لەو بوارەوە کێشەی زۆر گەورەترمان لە پێشە تەمەشا بکەن ئەوە چەند جارە پوتین ڕاستە و خۆ ناتۆ هەڕەشە لە ناتۆ دەکاوە ناتۆ لە دژی پوتین ئەو بڕیارەیدا کە ئیزن دەدەین ئەمریکاش تەنانەت بە سیلاحەکانی مە هێرش بکەن بۆ ناو تاکی رووسیا ئەو بڕیارە زۆر زۆر گرنگ بوو کە کەس دەختێسە ناکاتەوە بە بڕوای من شتەکان زۆر گەورەتر دەبێت کێشەکان دەچنە ناو ئەوروپای و بە بڕوای من هەندێک گروپی نوێ سەر هەڵدەدەن و هەندێک کێشەی نوێ لە دنیا دروست دەبێت لەولاش نەخۆشێکی گشتگیری دیکە خەریکە دێت کە لە باڵندەکانەوە خەریکە دێ بەڵام باسی ناکەن هەموو ئەوانە پێکەوە کۆ دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە ئاگامان لەوەی بێت کە زوویان درەنگ ئەو مارکێتە جوڵەیەکی سەرچاوی و نەخۆشیە کوێەوە ئەو نەخۆشی باڵندەیە دکتۆر لە ئەمریکای دەست پێکراوە چەند حاڵەت تۆمار کراوە ئەوە لە مەودا درێژە پێت وایە کاریگەری دەبێت لەسەر نرخی زێڕ یاخود تەتاسەد بەڵێ هەم لەسەر نرخی زێر کاریگەری دەبێت هەم لەسەر نرخی نەوت بە بڕوای من نرخی نەوت لە دانەوێت هەندێکی دیکە وەکو زێر بێن نەخواردتر دوای ئەو چوونە سەرەوەی خۆی بکە بەڵام ئەگەر تەماشا بکەن لەولاش هەڵبژاردنەکانی ئەمریکامان هەیە کەەوە چەند جارە
کاتێک نزیک دەبینەوە لەو بابەتانە شتی سەیر و سەمەرە لە دنیا ڕوودەدا وەکو نەخۆشی نوێ و کێشەی نوێ هەتا پاش هەڵبژاردنەکان بۆیە هەڵبژاردننی ئەمریکاش بۆ ئابووری ناسەکان زۆر گرینگە چون پێتان دەڵم مارکێت ئاسایی ناجوڵێتەوە لەو کاتانە. دکتۆر من و تۆ باسی پارە ئەکەین لە دوو حاڵەتە یان بەدەستمانەوەیە یا بەلامان ئاڕوە فەرقی نییە باسی زێڕەکەین و باسی ئەو بەشەشێکین کە بەلامان ئاڕوە کە پەیوەندی بە دۆلارەوەیە دۆلار ئێستا بەهێزە وای کرد کە نرخی نەوتیش دابەزێنە چونکە جیهان پێترۆ دۆلارە کە مادام هەر شتێک بە دۆلار کڕا و فرۆشرا کەواتە هەر شتێک گرێدراوی دۆلار بێت ئەگە دۆلار بەرز بێ ئەو نزمە بێتەوە لەبەرەوەی خەڵک ئەگە دۆلار گران بێ بەو دۆلارە نەوتەکە ئاکڕێ کەواتە هەزینە و تێچووی نەوتەکە لەسەری زۆرترە بێ پەیوەندێکی سێر لە بینی بەهای دۆلار و قەواڵە دارایەکانە هەیە دکتۆر تۆ جەناب تەزانی ینی بەهای دۆلار و قەواڵە دارایەکان پەیوەندێکی عادەتەن بە گشتی ڕاستەوانیان هەیە بەڵام پەیوەندی قەواڵەی دارایی خۆی نرخی خۆی لەگەڵ ڕێژەی سوودەکەی پەیوەندێکی پێچەوانەی هەیە هەتاوەکو سوودەکەی زۆر بێ بەهای قەواڵەکە کەمە بێتەوە یا بە پێچەوانەوە ئەمەوێت باسی ئەوەم بۆ بکەی خەڵک کاتێک کە زێر مامەڵی کڕین فرۆشن بە زێڕەکان چۆن ئۆتۆمبیلێک لێ خوڕیت ئەبێت دوو ئاوێنەی ئەم لاو ئاوێنەی ناوەڕاستیش ببینی و زۆر ئاگال لە زۆر شتی تریش بێ کاتێک کە زێر دەکڕیە بێ زۆر پانۆڕامە وەکو کوونەپەپوو ئینسان سەر بسوڕێنە بۆی بزانێت چی دەگوزارێت یعنی جەنابەت باسی زیوی بۆ کردم باسی ئەنفلۆنزای جۆرێک لە ئەنفلۆنزا و نەخۆشی باڵندە و بۆ کردم یعنی ناکرێ بچێ ناو زێڕەوە ئاگات لێ نەبێ نەخۆشێکی باڵندە هەیە بەڵام لەمە ئەمێ باسی ڕۆڵی دۆلارم بۆ بکەی لەگە قەواڵە دارایەکان ئەو بۆندانەی کە هەن ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر نرخی زێر دروست کردووە یەکێک لەو مارکێتانەی کە ئێستاکانی خەریکە پارێکی زۆر دەشتە ناوی بەشی بۆرسە و پشکەکانی کۆمپانیەکانی ئەمریکان یعنی ئێمەگەر تەمەشا بکەین بۆ نمونە کۆمپانی NVIDIA بە تەنیا بۆ خۆی بەهای ئەو کۆمپانیایی زیاتر لە بەهای هەموو بۆرسەی ئەڵمانیا کە دەبینن چه وڵاتێکی پێشکەوتووە و یەکەم وڵاتە لە بواری ئابوورە و لە هەموو یەکێتی ئەوروپا یعنی تەمەشا بکەن پێشکەوتنی تەکنۆلۆژیا و یان دەبینی بۆرسەکان چەندە گرنگە بۆ وڵاتێکی کە بەهای یەک کۆمپانیای لە بەهای بۆرسی یەک وڵاتی پێشکەوتوو زیاترە جوان یان دەبینن ئێستاکانێ NVIDIA خەریکە بە پێش ئارامکۆی سعودی دەکەوێت کە ئارامکۆی سعودی دەبینن بە تریلیۆن دلار قازانجەکانێتی یان پێشتر بە بەهاترین کۆمپانیای جیهان دادەنە بە نرخترین کۆمپانیای جیهان بوو ئێمە دەبینین کە خەڵک دەزانێ وردە دەتوانێت سەرمایه‌گوزاریەکانی عاقلانەتر بکە کەم ریسکتر بکە و بیبا بۆ لای شتێکی کە دنیا بەرەو ئەو دەچێت بۆ نمونە زیرەکی دەست کرد کە NVIDIA خەریکە تێیدا زۆر پێشکەوتوو دەبێت بۆیە شیفت کرا پارێکی زۆر لە زۆربەی کۆمپانیەکان لە زۆربەی کامدویتەکان بۆ لای NVIDIA سەرمایه‌دارەکان هاتن شێوازێکی نوێی سەرمایه‌گوزاریان فێری خەڵکی کرد کە ئەو بۆرسەیە بوو و ئەو پشکی کۆمپانیانە بوو ئێستاکانێ دەبینین زۆربەی کۆمپانیەکانی دیکە کە لەو بوارانەدا ئیش دەکەن لە بواری بەتایبەت تەکنۆلۆژیادا پارێکی زۆر وەردەگرن لەو لای ئێمە تەمەشا بکەن تێسلامان هەیە تێسلا خەریکی داهێنانی زۆر نوێ و جیاواز و سەرسوورهێنەرە خەریکە تارەی زۆر سێر دروست دەکات ئینتەرنێتی بە شێوازێکی زۆر سێر و سەمەرە خەریکە بدا بە هەموو جیهان ئەوانە خەڵک وردە پارەکان دەبات بۆ ئەو لایەنە هەتا چون شتێکە ینی هەیەجانێکیشی تێدایە و دائیمەنیش لە گۆڕانە ینی ستارلینک و تێسلاوانە خەریکن دائیمەن خوان نوێ دەکەنەوە بۆیە ئەو شێوازە سەرمایه‌گوزاریە بۆتە هۆکارێکی وەی کە وەکو جاران خەڵک زۆر ئیدی هەر باسی زێری نەکە ئەگەر ئەمە تەماشا بکەین تقریبان 115 بۆ 120 پارەکانی نێو مامەڵاتی بەتایبەت فۆرێکس دەچێت بۆ لای زێر ڕاستە پارەکان زۆرن بەڵام ئەوەندەش لەوێ ئەمە دەبێ بزانین بەڵام لە لای ئێمە زێر زۆر گرنگ بووە لەبەر چی زێر زۆر گرنگ بووە لەبەروەی کە یەک زێر بۆمە شتێکە کە بۆتە سیمبولی شتێکی زۆر بە بەها و گران لە ئێمە دوو ئەوەی کە لە لای خەڵکی وشەیەکی ینی شتێکی خۆشە کە تۆ بڵێ مامەڵەی زێر دەکەم بۆ خەڵکی
کراوە لەنا ئێمە شتی زۆر بە بەهاترمان هەیە وەشتی زۆر گرنگترمانێ لە مارکێتدا بۆ دیاریکردنی نرخی زێریش هەڵەیەکی زۆر هەیە کە زۆر جار خەڵک تەماشا ئیندێکسی دۆلاری دەکات دیکسوای بۆ دەڵێگەر ئیندێکسی دۆلاری دابەزێ زێر بارز دەبێتەوە ئەوەش لەو کۆتایەنەدا لەبەر ئەو شەڕە و کێشە سیاسیانی کە دروست بوو یا بڕیار سیاسەکان زۆر جار ئیشی نەدەکرد یعنی ئێمە زێر دەبێت تەنیا شتێکی کە لە شیکاری زێردا لەبەر چاومان بێت نرخەکەیەتی نرخی ئێستای زێر چەندە بەرز بۆتەوە لەو بەرزبوونەوەی چەندە دابەزیوە شێوازی داخستنی کەندڵەکان بۆمە زۆر زۆر گرنگتر بەستۆ ینی دکتۆر لەوە پاڵپشتیم ناکەی بۆ ئەوەی کەس تەماشای نرخی زێر بکەین بزانین چی لێ دێ و چی لێ نایەجگە لە خۆی ئەبێت ئاگامان لە زۆشتی تریش بێ بەڵێ دەبێت ئاگامان لێبێ بەڵام دەبێت بزانین کاریگەریەکان مەبەستم یەک شتەکە شێخ ئەو زێر بەو قۆتەیدا دەبەزی ئێمە لە کۆتایی شەودا لە 2280 زۆر هەتاکوونی 86 کرینمان کرد زێرمان کڕی قازانجێکی زۆر باشمان دەبێەوەی کە هیچ بچینە زەرەر ینی هیچ زەرەرێکمان نەبینی بۆ خۆمان گرتاوێ چون یەکەم شوێنی تەسفیەی دروستی زێر لەو شوێنەی بوو بۆیە پێتان دەڵم ئەو کەسانێکە لە زێر مامەڵە دەکەن کەسە گەورەکان ئەوە پارە گەورەکان نرخیان پێگرنگترە زیاتر تا هەواڵەکان زۆر جار هەواڵێک هاتووە دژی دۆلار بوو بەڵام بە قازانجی مارکێت دەبوو زێر بە بەڵام زێر لە شوێنێک بۆ کە کەس لەوێ پێی باش نەبوو زێر بکرێت سەرنجڕاکێش نەبووە ڕاستە جوانە کەواتە ئێستا کاتی بازرگانیە شەرت نییە دان بە خۆمانە بگرین ینی جەنابەت پێت وایە ئەم قسەیە ئەنی ڕەنگە دووبارێکی تۆ بۆ من جای تریش کردوتە ئەو کاتێک کە زێردا دەبەزێت مەیلی بەرزبوونەوەیشی هەیە دروستە؟ بەڵێ زۆر زۆر ڕاستە بۆن بە بڕوای من هەفتاکان و هەشتاکان لە پلەیەکەمدا جارێ دەتوانێت پێش ئەو دابەزینە زۆر بەرچاوی بگرێ و قازانجێکمان بداتێ هەتاکوونێ بزانین شێوازی قەپاتکردنی کەندڵەکان لە حوتوی داهاتوودا چۆن دەبێت بۆی کە بتوانین بڕیار ینی پێشبینی چی بکەین بۆ هەفتەی داهاتوو بۆ دووشەممەی داهاتوو کە بازار دەکرێتەوە یان بە درێژایی هەفتە شەرت نییە بیزە بە دووشەمەش بۆەوەی پێشبینی چی دەکەیت پێشبینی دابەزینی زیاتر دەکەیان دەبێت بۆ لای 2300 ئەوانە هەتاکوونێ بزانین لە حوتوی داهاتووشدا چەند هەواڵی گرنگمان هەیە ئەگەر ئێمە تەماشای مارکێت بکەین لە لایەکیشەوە چین دەبێ بزانین ئایا ئەو هەڕەشانەی دەگەێنتە کوێ وە خەریکە کۆریای باکوور و باشووریش خەریکە ینی ئەو شەڕ پێفرۆشتنە بە یەکتری بۆ خۆی دەبێتە هۆی هەندێک جوڵە لە ماکەرە بەڵام بۆ هۆکارێکە چەند ڕۆژ یەکەم لە مارکێتدا هەواڵێکی زۆر زۆر گرنگمانێت لە بواری ئابوووریەوە بە بڕوای من زێر هەر لە بینی 2000 ئەو هەواڵە چی ئێمە لە کۆتایی حوتودا PPI مان هەیە و unemployment claimishمان هەیە دووبارە کە ئەوانە حوتوی پێش دیتمان کە خراپ بوو بەڵێ بەڵام ئەو حوتوێش ئەگەر خراپێت بە بڕوای من دەتوانێت 130 ئەو دابەزینەی کە زێر کردوێتی دووبارە بگەڕێت نرخەکە چەند بوو پێم بڕی 2000 و چەندت فەرموو ئەچێتە چەند بۆ دابەزینەکان بە بڕوای من ئەگەر دابەزێت لە 2268 زیاتر جارەدا نابەزێ و بەڵام لەکردنەوەی مارکێتدا بە بڕوای من 2300 دووبارە دەبینێتەوە دکتۆر زۆر سپاس دەکەم وەڵاجە دۆخی جیۆپۆلۆتیکی و جیۆسیاسی وڵاتان زۆر خراپە ڕاستە جەنگەکە هەموو وڵاتانی نەگرتوێت و یا هەموو ئەوروپایی نەگرتوێتەوە بەڵام ئەو چەک و تەقەمەنی کە وڵاتان بەسەرێکی تریا ئەیڕژن ئەگەر کۆیکەیتەوە زۆر زیاترە لەو چەک و تەقەمەنی کە وڵاتان لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە بەسەرێکا باراندویانە ئەمە یەکێکە لەو فاکتەرانی کە ڕەنگە زێر ئیتر بازاری شێواوی پێخۆشە تەبیعەتی دزی هەیە زیاتر ئەدرەوشێتەوە بەڕاستی زۆر سپاس دەکەم دکتۆر ترێدەر حەزەکەم وا بانگەکەم هەر خۆش نازناوکە توە دکتۆر محەممەد زۆر سپاس لە یەکێک لە پایتەختەکانی بازرگانیکردن بە زێڕ و هەبوو ناوچە بەردەبازەکانی دنیا لە دووبێ و لەگەڵمانە بووی هەر بژیت زۆر سپاسەکەم کاسبکارانی خۆشەویست من هەمیشە سوودم زۆر بینیوە لە گفتوکردنم لەگەڵ دکتۆر محەممەد هیوادارم ێوە شەروا بوو بێتن سەوزۆمیۆش بفرۆشیت بازرگانیەکەت کارەکەت کاسپێکەت
پەیوەندی بە زێڕەوە هەیە وە زێڕش پەیوەندی بە سەوزۆمیۆکەتەوە هەیە لە سەرەتا منۆ قسێشم نەبیست بوو کە جۆرێک لە نەخۆشی باڵندە هەیە کە ڕەنگە تاسیر دروستکات کەم تا زۆر لە کەم و لە زۆر کایگەی لەسەر بازاری زیاد دروستکە بەڵام ئەوە تا ئەوەش کاریگەری هەیە تاوکو گفتوگۆیشی دیکە سپاردەی کەسێکتان دەکەم کە لە دایکی هەمومان میهرەبانترە.